بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشحاڵین خۆشویستان کە لە ئەڵقەیەکی نوێیە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەیشتینەوە ئەڵقەی ژمارە 76 لە بەرنامەی نووسین و یادەوەری کە تایبەتە بە کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانی خاڵە هاوبەش و جیاوازەکانیان کە ئەمە کۆتا ئەڵقەیە لە بەرنامەکە پێشکەشی ئەوەی خۆشەویستیەکەین. ئەم کتێبە یەکێک بوو لەوانی کە گفتوگۆی زۆرمان لەسەر کردووە بابەتی زیندوو هەنووکەی زۆر تێدا بوو و هەوڵمادا بە تەفاسیل بۆ تێگەیشتنی ئێوەی بەڕێز زۆرتر بی هەڵینەوە و زۆرتر قسەی لەسەر بکەین. مامۆستا جارێککە بەخێر بێ. زۆر سپاس کاک پێوەندی ئێوەش بەخێر بێن یاخوا خۆت و هاوکارانت. سپاس دەکەین. مامۆستا بە ڕاستەخۆ بچینە سەر ئەوەی کە ئیسلام بۆ تەبایی و پێکەوە ژیان شتی زۆر وتووە یاخود با بڵێن دەقەکان زۆر ئاماژیان پێکردووە. بەس وا ئەزانم تۆ لە کتێبەکە نزیکەی دەخاڵت هێناوە وەکو بنەمای باوە بڵێن تێڕوانینی ئیسلامی بۆ تەبایی و پێکەوە ژیان. حەزەکەین ئەگەر زۆر بە کورتی بێ ئەگەر گرنگتریان باسکەی بە تەسەوەری من هەمویان گرنگن بەڵام ناچارم لەبەر کورتی بەرنامەکە بڵم ئەگەر بە کورتی یا گرنگترینیان باسکەی سپاس دەکەین. بەسەر چاو. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك پەیوەند وەکو دێتەوە یادم ئێمە لە کۆتایی ئاڵقەی پێشوودا ئاڵقەی ژمارە 75 جەنابەت پرسیارێکت کرد ئەمەش تا ڕادەی وەڵام دایەوە بەڵام پێم وایە لەم سەرەتای ئەم ئاڵقەیە ئەمە پەیوەستکەمەوە بەوێەوە باسی ئەوەت کرد کە عەلمانیەت سێکۆلاریزم شتێکی وای تێدا نابینی دەربارەی تەبایی و پێکەوە ژیان و ئەوانە بنەماوە و ئوسوڵێکی دانابێ بەڵام لەو کۆمەڵگایانەی کە بەناو وا دێنە بەرچاو کە عەلمانی بن تەبایی هەیە لە کۆمەڵگا موسڵمان نشینەکانیشدا کە ئیسلامێکی زۆر دەوڵەمەندیان هەیە پڕە لە بنەمای تەبایی و یەکدی تەحەمولکردن و پێکەوە گونجان بەڵام کۆمەڵگا موسڵمان نشینەکان پێکەوە ناتەبان ناڕێکن و تەباییان لە نێودا نابینین. من ئەو کاتەش شتێکم باس کرد کە بە بۆچوونی من حکمی خۆسەپاندن و دیکتاتۆری و حکمی تاکڕەوی جا ئەویش چەند قاڵبێک چەند فۆرمێک وەردەگرێ حکمی بنەماڵەیی حکمی میراتی حکمی عەسکەرتاری حکمی عەشیرەتی هەر حکمی ئۆتۆکراسی ینی تاکگەرایی چەند فۆرمێک جیاجیا بەخۆوە دەگرێ پێم وایە ئەوە گەورەترین ئاستەنگ بووە لە بەردەم کۆمەڵگاکانی موسڵمان نشیندا ناڵم کۆمەڵگا ئیسلامیەکان هەتا من لە مێژوشدا کە دەنووسێ مێژووی ئیسلامی پێم وایە بگوترێ مێژووی موسڵمانان چونکە دەڵێ مێژووی ئیسلامی پاڵ دەدرێتە لای ئیسلام ینی ئیسلام وای گوتووە مەرجنی ئیسلام وای گوت بێ بەڵام مێژووی موسڵمانان و کۆمەڵگای مسلمانان کە ئەو کۆمەڵگایانە بەو شێوە بەڕێوە دەبن بەڵام ئیسلام وای نەگوتووە جا گەورەترین ئاستەنگ لە ڕاستیدا ئەو شێوە حوکمڕانیە جێی سەرسوڕمان ئەوەیە کاک پەیوەند کە خوا سوبحانەوە وتەعالا بەسەرهاتێک کە زۆرترین پانتایی بۆ داناوە لە قورئانی بەرز و بە پێزدا بریتێ لە بەسەرهاتی موسا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ فیرعەون و فیرعەون خوا سوبحانەوە وتەعالا زۆر سەری دەکوتێ سەرزەنشتی دەکا قسەی لەبارەوە دەکا کە فیرعەون سیاسەتەکەی چی بووە سیاسەتێکی تاکڕەوی بووە سیاسەتی خۆسەپاندن بووە وەکو خوای متعال لە سەرەتای سوورەتی قەسەسدا دەفەرمێ إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا يستضعف طائفة منهم يذبح أبناءهم ويستحيي نساءهم إنه كان من المفسدين فرعون لزەویدا خۆی بەرز کردەوە واتە خۆی سەپاند و خەڵکەکەی بەش کرد هەندێکیانی دەچەوساندنەوە نێرینەکانی سەر دەبڕین مێینەکانی دەهێشتنەوە بەڕاستی ئەو لە تێکدەران و خراپەکاران بوو خوا ئاوا باسی فرعون دەکات کە فرعون حکمەکەی چی بوو فرعون حکمەکەی ئەوە بدەیگو ما ئوریکم إلا ما أرى وما أهديكم إلى سبيل الرشاد
هیچ شتێکتان پێناڵم جگەلەوەی کە خۆم بە باشی دەزانم ڕێی هیچ قسەیەکی کە نادەم و ئەوەی منیش دەڵم هەمووی ڕاستە ئەوە حکمی فرعون منطقی فرعونیە لە قورئاندا خوای پەروەردگار ستایشی ئافرەتێک دەکات ئافرەتێک کە شاژن بووە مەلیکە کە بریتێ لە شاژنی سەبە بەچی ستایشی دەکات بەوە کە گوتوویەتی ما كنت قاطعة أمرا حتى تشهدون بخلقكي قلت يا أيها الملأ أي كوري رابش كاران بريار بدستان دوای ما كنت قاطعة أمرا حتى تشهدون من هیچ بڕیارێک نادەم تاکو ئێوەش ئامادە نەبن ئەمە حکمی شوڕاییە ئەمە حکمڕانیەکی ڕەشیدە دوای ئەو حکمڕانی ڕەشیدە سەری ئەو ئافرەتە بە چی دەگەیەنێ ئەوە کە دوایی دەڵێ ئەسلەمت مع سولەیمان لله رب العالمین لەگەڵ سولەیماندا بۆ پەروەردگاری جیهانیان ملکەچن ئەو شێوە حکمڕانی ڕەشیدەکە ئەو ئافرەتە پیادەی دەکا سەری بەوە دەگەیەنە کە بەندایەتی بۆ خوا بکە لەگەڵ سولەیمان پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام فرعونیش شێوە حکمڕانیەکەی سەری بە چ دەگەیەنێ سەری بەوە دەگەیەنێ کە خۆی سوپاکەی لە دەریای سووردا بخنچێن جا تەماشا ئەو عەجایباتە بکە ئەو خەڵکە موسڵمانە بە حکمڕان و بەوانەیە کە حکمیان بەسەردا دەکرێت ئەم قورئانە عەزیمە ئەویان بۆ باز دەکا تەماشا ئەو ئافرەتە بکەن ئەها بەهۆی ئەوە کە پرس بە خەڵک دەکا خەڵک بەشدار دەکات لە حکمڕانیدا ئەها سەری بەچی گەی بە بەختەوەری دنیا و دوا ڕۆژ تەماشای فرعونیش کە نەها لەبەرەوەی کە حیساب بۆ کەس ناکا دەڵێ بۆی خۆم دەڵێم هەرەوە دەڵێم و هەرچی منیش دەڵێم هەمووی ڕاستە ئەها سەری بەچی گەی لە دەریای سووردا نوغرۆ بۆ فەوتا کەچی ئەو حکمڕانانە بە دوای فرعون دەکەون تەماشای مەلیکەی سەبە ناکەن جا ئەمە گەورەترین ئاستەنگە لە بەردەم کۆمەلگاکانی موسڵمان نشیندا و دواییش کاک پەیوەند ئەو شێوە حکمڕانیە چی دەوێت دەیەوێت خەڵک چێتە سەر مەزەوی مەڕ ئەو شێوە حکمڕانیە خۆسەپاندن و دیکتاتۆریە ناوێت خەڵک هۆشیار بێت ناوێت خەڵک ئاگادار بێت دەوێت خەڵک مەڕ بێ بزن بێ ئاژەڵ بێ پێش خۆیان دەن و بیان بن بۆ لەوە ڕوو لەو سەر بیان هێنەوە و لە کاتی پێویست بیان دۆشن و سەریان بڕن و چوە بەی خۆیانیان دەزانن بۆ چونکە دوای ئەوەی کە حکمڕانێک دەمرێ یەکسەر کوڕەکەی حازرە وەکو چۆن خانوەکەی بە میرات دەگرێ و مەڕ و ماڵیشی گەهبێ بە میراتی دەگرێ میلەتەکەش بە میرات دەگرێ بۆیە کاتی خۆی هیچێک لە زانایەن لاما بە ئەحمەد عەرابی پاشا بووە لە خدێوی میسر حکمڕانی میسر پیان گوتووی خدێوی لێ ڕادەپەڕە دەڵێ إن الله تعالى خلقنا أحرارا ولم يخلقنا عقارا والله لا نورث بعد اليوم خوا ئێمەی بە ئازاد خوڵقاندووە ئێمە زەویزار نین والله لەمە دوا نابێ بە میرات بگیرین یعنی ئێستا سیسی لە دوای حوسنی مبارەک ێستا خەڵکی میسر بە میرات گرتووە هەر وەکو کەلوپەل چۆن بە میرات دەگیرێت جا حکمە دیکتاتۆر و خۆسەپێنەکان مەداریان بەوە ساز دەبێت خەڵک بگەوجێندرێ خوای پەروەردگار لە سوورەتی زوخرفدا لەبارەی فرعونەوە دەفەرمێ فاستەخەفە قەومه فەئەطاعوه قەومەکەی سەخیف کرد یا جا دەڵێ سەخیفی کردن واتە سووکی کردن یاخود تەماشای کرد عەقڵ سووکن یاخود لە محتەوا و نێوەڕۆژی خۆیان خاڵی کردنەوە کردنی بە قاوغێکی بۆش تو تەماشای هەندێک لەو خەڵکە دەکەی لەم هەرێمی کوردستانی خۆشماندا و لە عێراقدا لە زۆربەی وڵاتانی موسڵمان نشیندا هەر ئەوەندەیە بە دوو پێیان دەڕوا هەر کەلەشێکە بەڵام کوا عەقڵی کوا شعوری کاکە تۆ ماڵەکەت دەخۆن ئازادیان لێ زەوت کردووە تۆ ئالەتێک ئامێرێک مامەڵەت لەگەڵدا دەکەن ئەتوانیان بە بەشەردا نەناوە تۆ بە هیچ دادەنێن کەچی هەر بە دوایانەوەیە ئەوە لە ڕاستیدا ئەوەیە فاستەخەفە قەومەه قەومەکەی خۆی سووک کرد سووک و زەنگەڵی کردن فەئەطاعوه ئەمجا شوێنی کەوتن و فەرمانبەریان بۆ کرد جا حکمە خۆ فەرز کرد و خۆسەپێنەکان دەیانەوێت خەڵک بە دواکەوتووی بمێنێتەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی فیکریەوە لە ڕووی عیلمیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە دواکەوتووی بمێننەوە بۆیە تۆ تەماشا دەکەی ئەم هەرێمەی خۆمان ئەوە 30 ساڵە برادەرانی علمانی حکم بەدەست و پارە و هێز بەدەست ئەم خەڵکیان لە بەردەستە چیان فێر کرد کوا لە ڕووی زانستیەوە لە ڕووی دینی لێگەڕێ باش
هەرچەندە گە ڕاستکەن خۆ هەموو دەڵێن موسڵمانین باشە خۆ تۆ دەبوو یەکێکیان ڕۆژێ باسی خوا و پێغەمبەر کە باسی ئیسلام کە باسی قورئان کە باسی بەڵام هەر لەوە گەڕێ لە ڕووی عیلمیەوە لە ڕووی فیکریەوە لە ڕووی هونەر و لە ڕووی ئەدەب و لە ڕووی ڕەوشت و لە ڕووی بەها بەرزەکان و کوا تەماشا دەکەی هونەرمەندێک دێنن گۆرانی بێژێک چەتیوێک هەتیوێک کەسێک دێنن لە شوێنێکی دیکەوە گەنجەکان سەرگەرم کا بە غەریزەکانی خۆیانەوە ئەوە زۆر ڕێزی لێ دەگیرێ بەڵام ئێمە چەند زانامان هەیە لە ڕووی مێژۆ شارەزایە لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی هونەرەوە لە ڕووی چیەوە لە ڕووی چیکوا لە شوێن هیچ تیشیان ناخرێتە سەر هیچ گرنگیان پێ نادرێ بۆ چونکە مەداری ئەو حکومڕانە خۆسە پێنە ساز ناکەن مەداری بەوە سازە بێ گەنج و لاو و ئەوانە تێکەڵ بن و سەرگەرمی غەریزەکانی خۆیان بن و ئەو برادەرانش ئەو هونەرمەندەش ئەو خەڵکی ئاوا ئەو گەنجانی وا بۆ هەڵدەسوڕێنە بۆیە ڕێز لەو دەگرێ و امتیازی پێدەدا و پارەی پێدەدا و خانووی پێدەدا بەڵام ئەوی دیکە بۆ خۆی لە کۆڵانە دەکەوتووە مامۆستا لەناو ئەم باسە گەرم و گوڕەیە فەرمودەیەکت کە ناوە کە لە سەحیحی بوخاریە هەیە لە سەحیحی بوخاریە هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دانی ئافرەتێک بەهۆی زیندانیکردنی پشیلەیەکەوە بێ نان و ئاوی ئەکات تین و برسی ئەکات و نازانم تا ئەمرێت ئەوە چێتە دۆزەخەوە ڕەنگە ئەو ئافرەتە ئافرەتێکی باشیش بوو بێ بەڵام لە بەرامبەرە ئافرەتێکی خراپ لەبەرەوەی کە سەگێکی تینووی تێراو کرد خوای گەورەی باتە باشتەوە ئەم فەرمودەیە زۆر بیستومانە بەڵام تەسەورەکەم تا ئێستا بە جوانی تێی نەفکراوین و بە قوڵی بیربان لێ نەکردوتەوە یعنی دوو ئافرەت تەنها لەبەر ئەمە ئەچنە بەهەشت و دۆزەخ لەبەرەوەی کە ئەچیان پشیلەیەکی کوشتووە ئەوەی تریشیان سەگێکی تێراو کردووە ئەمە بۆ ینی بە چ مەبەستێکی لێرە هێنا ئەمە بەو مەبەستە هێناومە کاک پەیوەند جارێ بە چەند ڕیواتێک هاتوون ڕیواتێکیان دەڵێ ئافرەتێک دەخەلت ئیمرەئەة النار في هرة حبستها ئافرەتێ بەهۆی پشیلەیەکەوە چۆ ئاگر حەبسی کرد ڕێی نەدا کە شتێک بخوا بچێتە دەر هەتاکو مرد لە ژوورەکەدا خوا بەهۆی ئەوەوە سزای ئاگری بۆ دانا بێگومان ئەو ئافرەتە ئەوەی چێگوێ لە گوناحەکانی ئەگەرنا بە تەکید دیارە دەبێت گوناحی دیکەشی بوو بن بەڵام ئەوەش بۆتە پارسەنجێکی گوناح هەڵەکانی دیکەی ئەوی دیکەش هەم بە ئافرەتیش هاتوون بە پیاوێکیش هاتووە کە پیاوێک بەلای بیرێکدا دەڕوات تینووی دەبێت ئاو دەخواتەوە بیر دەبێت کارێز دەبێت دوای کە دێتە دەر تەماشا دەکات سەگێک لە تینوان زمان لە زەوی دەخشێنێ دەڵێ من چەندەم تینو بوو دیارە ئەو سەگە ئاوا تینوی بوو دادەبەزێتەوە بۆ بیرەکە بە پێڵاوەکەی خۆیان بە خوفەکەی خوف گۆرەیەکی چرم بووە ئاوی بۆ دەردێنە بۆی ڕادەگرێت تا سەگەکە تێراو دەکا خی پەروگار بەوە لی خۆش دەبێت بە تاکید ئەویش دیارە وێ ڕای ئەو چاکەی دیشی بوون مەبەست لێرەدا ئەوەیە کە دوایی دەڵێ پرسیاریان لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وسەلام ئەئین لەنا فی البەهائیم ئەجڕەن ئایا ئێمە پاداشتمان هەیە لە ئاژەڵاندا فەرمووی بەڵێ هەر شتێک ژانی لەبەردا بێت تۆ چاکەی لەگەڵدا بکەی پاداشت هەیە لەسەری مەبەستم ئەوەیە کە لە زیمنی ئەو بنەمایانەدا بڵین کە ئیسلام هێناونی بۆ تەبایی ئەتۆ دەبێت لەگەڵ ئاژەڵانیشدا دەبێت تەبابی لەگەڵ ئەوانیشدا هاوکاربی بۆ ئەوانیش سوود بەخشبی چ جای بۆ مرۆڤەکان ئاجازەنابێت لە پرسیاری پێشێدا گوتت گرنگترین ئەو بنەمانەی کە پێت وایە بۆ تەبایی پێویستن لە ئیسلامدا جارێ ئەمە بۆ خۆی ئەم دەبنەمایە کە هێناون ئەوانە هەر بۆ خۆی پوختن پێشتیش ئاماژەم پێدا من لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەمدا ئاڵقەی یەکەمی یا بەشی یەکەمی بنەماکانی تەبایی پێکەوە ژیان لە قورئانی بەڕێزدا 15 بنەمام هێناون لێرەدا 10 بنەمام هێناون ئەمانە خولاسەی ئەوانن بەڵام من گەر وەکو خولاسە گرنگتری بنەما بۆ تەبایی پێکەوە ژیان لە ئیسلامدا ئەوەیە کە خوا سوبحانە وتعالە پەروەردگاری هەموو لایەکە ئێمە لە سوورەی فاتیحەدا 5 فەرزە دەیخوێنین الحەمد لله رب العالمین ستایش بۆ پەروەردگاری جیهانیان نەیفەرمووە الحەمد لله رب المسلمین
رب العالمين ئەو پەروەردگاری کە خاوەنی منە و بەدیهێنەری منە و ژێنەر و مرێنەری منە پەروەردگار و ژێنەر و مرێنەری هەموو مرۆڤەکان و هەموو جند و هەموو دروستکراوەکانی دیکەشە کەواتە ئێمە هەمومان یەک خاوەنمان هەیە ئەمە بناغەیەکی زۆر گرنگە بۆ تەبای ئەمە هەموو یەک خاوەنمان هەیە یەک پەروەردگار و پەرستراومان هەیە ئەوە یەک دوو لە ئیسلامدا مرۆڤاتی هەمووی بۆ خێزانێکدا بەش دەبێت يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء أي خلچينا باريز لو پروردگارتان بکەن کە هەمووتانی لە یەک نەفس هێناوەتە دی هەر لە خۆشی هاوسەرەکەی هێناوەتە دی حەوا هەر لە هەمان زۆرنی نەفسی ئادەمە ئەمجا وبث منهما رجالا كثيرا ونساء دوای لەو دوانە لەو دایک و بابە پیاوان و ئافرەتانێکی زۆری بڵاو کردوونەوە کەواتە هەموو مرۆڤایەتی دەگەڕێتەوە بۆ باب و دایکێک هەروە لە سوورەتی الحجوراتدا يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل تعارفوا ئەمە ئەو حەقیقەتە کاک پەیوەند وا لە مرۆڤەکان دەکات کە بە چاوی نامۆ بە چاوی بێگانەی تەماشای یەکدی نەکەن ئەمن هەندێک جارە هەندێک لەو شاندانەی کە دێن بۆلام ئەوانەی قورسوڵەکانی وڵاتانە یا هەندێک شاندی دی کە دێن دەڵم کاکە ئێمە لە دیندا ئەگەر لە یەکجاین بەڵام لە ژیندا و لە مرۆڤایەتیدا ئێمە براین هەموو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام یا وەزارێک کۆلکە بانخوازێک ڕەخنەی لەو قسانەی من گر بوو وبی چۆن مسلمان و نامسلمان پێکەوە دەبنە برا بابە لە دیندا لە یەکجیان بەڵام لە ژیندا و لە مرۆڤبووندا بران ئێمە منمان ناچێت سەر ئادەم و حەوا ئێ با بودایکی هەمومان نین ئەمجا تۆ تەماشا بکە لە سوورەتی الأعرافدا خوای پەروەردگار باسی ئەوە دەکا لە دوای باسی نوح دەفەرمێ وإلى عاد أخاهم هودا وإلى ثمود أخاهم صالحا وإلى مدين أخاهم شعيبا ها يخو باشا أو پیغمبرانە عليهم الصلاة والسلام هود لەگەڵ گەلەکەی عاد لە چیدا برابوون خۆ لە دیندا لێک جابوون هود پێغەمبەری خوایە و گەلەکەی عاد لێ هەڵدەگەڕن بڕای پێنایەنن بەڵام دیارە لە نەژاد و ڕەچەڵەکدا بران هەروەها صالح لەگەڵ ثەموددا و شوعیب لەگەڵ مەدیەندا لە ڕووی ڕەچەڵەک و نەتەوەییەوە بران ئەگەر نا لە ڕووی دینەوە دیارە خۆ ئەوە پێغەمبەری خوایە و بانگیان دەکات بۆ خواپەرستی ئەوانش بتپەرست بوون جا ئێمە ئاوا ئەو هەستە هەبوو لە نێو هەموو لایەکدا ئەو کاتە بەڵێ تۆی مسلمانی ئەویش جوولەکەیە ئەویش نەسڕانیە ئەویش ملحیدە ئەویش بتپەرستە ئەویش هەر شتێکی دیکەیە بەڵام گرنگەوەی هەمومان لە داک و بابێکەوە هاتوین لە خێزانێکەوە هاتوین بنەمایەکی دیکە ئەوەی کە خوا دەفەرمێ ئین ئیلەینا ئیابەهم ثم ئین عەلەینا حیسابەهم لە سوورەتی الغاشیەدا دەفەرمێ فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر بیریان خۆ تۆ تەنیا بیرخەرەوەی تۆ دەسەڵاتە بەسەریان دانێ بە زۆر ئیمان بخەیە دڵیانەوە دوایی دەفەرمێ مەگەر ئەوەی کە پشت هەڵکاو بێ بڕوا بێ ئەوە خوا سەدای هەرە گەورەی دەدا دوایی دەفەرمێ ئین ئیلەینا ئیابەهم ثم ئین عەلەینا حیسابەهم بەدڵنیایی گەڕانەوەیان بۆ لای ئێمەیە لێپرسینەوەشان لەسەر ئێمە ئەمە بنەمایەکی دیکە زۆر گەورە و گرنگە بۆ تەبایی کە مسلمانان کەڵکەڵی ئەوان لە کەل لەدا نەبێت لە دنیادا تەصفیح حساب لەگەڵ خەڵک بکەن خوا دەفەرمی گەڕانەوەیان بۆ لای ئێمەیە لێپرسینەوەشان لەسەر ئێمەیە هەروەها بنەمایەکی دیکە ئەوە کە خوا هەموو مرۆڤەکانی ڕێز لێگرتووە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە ڕێزی لە هەموویان گرت وەکو مرۆڤ لای خوا ڕێز لێ گیراون هەڵبەتە زۆری دیکە هەنە بەڵام جەنابەت کرد کاتەکە ڕەنگە هەر دەرفەتی ئەوەن دەبدا باشە مامۆستا با بچینە سەر چەند ئیشکال و گرێکوێرەیە کە تۆ لە کۆتایی ئەم بابەتایە خودوا بڵێن لە کۆتایی کتێبەکە هێناوتە ئەویشەوەیە جارێککە گەڕیەوە بۆ ئەگەڕێتەوە بۆ دەستەواژەی ئەهلی ذیممە دەنووسی کە ئەمە بۆنی بەکەم گرتنی لێدێ گوتومە لای هەندێک کەس لای هەندێک باشە مامۆستا ئەگەر ئێمە بمانەوە ئەم موشی ئەهلی ذیممەیە بگۆڕین خۆ قابل ینی چێ بێت ینی ئەگەر وشەیەکی تربێنین کە لەگەڵ ئێستا باشتر هەڵکە ینی ناتوانین ئیشکالی تایە هیچ ئیشکالی تێدا جارە بابزانانی ئەهلی ذیممە یعنی چی وەروەها
دوایژن جاق ببینەوە سەر ئەوەی کە بزانین توانین دەستەواژەکە بگۆڕین بەشتی بەسەر چاو جارێ ذیمە ینی گردن خی پرگا لە سوورەتی تەوبە دەفەرمێ لا يرقبون في مؤمن إلا ولا ذمة إلا أي قرابة ذمة أي عهدا كواتا دەڵێ ئەو شتەی من لە ذیمەی ئەودا لە کوردەوارجە بەکاردێن واتە لە عهدی ئەودا لە گردنی ئەودایە ئەهل الذمة يعني أهل العهد ئەوانەی مسلمانە پەیمانیان لەگەڵیان هەیە و پەیمانیان لەگەڵ مسلمانان هەیە هاو پەیمان ئێمە گەل لە زیاتی ئەم وشەیە گە بگوترێ هاوڵاتی لە کتێبە فقیەکاندا دەڵێ ئەهل الأرض ئەو زاراوایان بەکارهێناوە ئەهل الأرض ئەوانەی کە لە سەرزەمینەکەدا پێکەوە لەگەڵتان دەژین لە وڵاتدا لێرە ئێستا دەگوترێ هاوڵاتی مواطن المواطنون هیچ کتێبێکی هەیە بە ناوی مواطنون لا ذمیون هاوڵاتین نەک ذمی ئەمە شوشێ ئەگەر ئیحایەکی هەڵە بەدەستەوە دەگونجێ کە ئەم وشەیە لا بەرین خۆ وشەیەک نییە کە لە ئەوەدا هات بێ یا خۆخوای پەروەردگار گوبێتی دەبێ هەر ئەو وشەیە بەکاربێنن ئەم هەر وشەیەک ئیحا و چەمکێکی هەڵە بەدەستەوە بدا بۆمان هەیە لای بەرن وشەیەکی لە شوێندا بنین زانانی ئیسلام لە کتێبە فقیەکاندا باز دەکەن من لە کتێبی ئیسلام و دەوڵەتداری مەوسوعەی ئیسلام و دەوڵەتداری لە بەرجی لە کتێبی چوارەمدا باسی ئەوم کردووە کە هەندێک لە فوقەها و شەرعزانان دەڵێن ئەگەر تۆ بزانی بابایەکی جوولەکە یاخود نەسڕانی یا سابئە یا مەجووسی پێی بڵێ تۆ کافری لەسەر دڵی قورس بێ ئەو شەی بۆ بەکارمێنە کافر یعنی کەسێک کە بڕوای بە پێغەمبەری کۆتایی نییە صلی الله علیه و سلم لای ئێمە لای مسلمانان بەڵام لای ئەو ڕەنگە واتایەکی دیکەیەوە بکە بڕات بە خواش نییە و بە قیامەتیش نییە و بە هیچ شتێک نییە ئەویش خواناسە و بڕاشی بە قیامەت هەیە و بە پێغەمبەران هەیە و ئەوانە مادەم خاوان کتێبە کەواتە ئەو شێ بەکارمێنە کە ئەو چەمکێکی هەڵەی لێ تێدەگا ئەدی بڵێ چی بڵێ نامسڵمانان هەبڵ نامسڵمان و تاوە وانە من لەو کتێبەی خۆمدا گوتومە نامسڵمانان لە کۆمەڵگای ئیسلامیدا هەر لە ناونیشانی کتێبی چوارم لە مەوسوعەی ئیسلام و دەوڵەتداری وایە ئەڵبەتە هەندێک لە زانانی ئیسلام ئەو شیان بەکارنەوە هی هاو شەرخ ئێمە وشەیەکی دیکەمان هەیە جیزیە کەمە وشەیەکی قورئانیشە ڕاست ئەوویستم پرسیاری لێ بکەم ئەگەر دەکەی هەر ئێستا نەوەڵا با من پرسیارەکە بکەم چونکە من تێبینیم کرد لەوەی کە دەیتە سەر بابەتی جزیە ئەویش وەکو ئیشکالێک هێناوتە تۆ قەناعەتت وایە کە جزیە لەوانە وەرەگیرێ کە لەگەڵ مسلمانانە کەوتونە جەنگەوە و لە ئەنجاما شکستیان هێناوە و لە دوای شکستەکەش لەژێر سایە و سێبەری مسلمانان ئاژین لەسەر سایە و سێبەری دەوڵەتی ئیسلامی ئاژین ئەوانە جزیان لێ وەرەگیرێ نە خەڵکێکی کە بگشتی بەڵێ جا تەماشا بکە جارێ وشەی جزیە یعنی چی جزیە لە جەزا ئەوە هاتووە یعنی سزا یا بەرامبەر قەرەبوو زانانی ئیسلام هەندێکیان دەڵێن ئەوە کە ئەو پارەیە وەردەگیرێ لە بەرامبەری ئەوەدایە کە ئەوانە دژایەتی ئەهلی ئیسلامیان کردووە و لە جەنگدا تێشکاون و ئیعلانیان کردو کە کاکە ئێمە دەمان لەگەڵتاندا تەبابین باز لە شەڕ و شۆڵ دێنین باشە ئەم دەوڵەتی ئیسلامیە بۆی هەیە بڵێ دە باشە تۆ مادام ئیعلانت کردووە کە لەگەڵ مندا تەبا دەبی هاوڵاتێکی باش دەبی کاکە وەک چۆن مسلمانان زەکات دەدەن تۆش ئەندازەیەک پارە بدە بۆ وەکو بەڵگەی ئەوە کە تۆ هاوڵاتێکی باشی هەندێک دەڵێن لە بەرامبەری ئەوەدا هەندێک دەڵێن بەرامبەری ئەوەدایە کە خزمەتی سەربازیان پێ ناکرێ و کەمێک دەڵێن لە بەرامبەری ئەوەدا کە لەسەر کوفر دەمێننەوە بەڵام لە ڕاستیدا ئەوە نییە بۆ چونکە خوا سبحانه وتعالى بۆ مانەوەی خەڵک لەسەر کوفر هیچ سزایەکی دانەناوە بە بەڵگەیەوە کە دەفەرمێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەوە یەک دوو لە ژیانی پێغەمبەردا عليه الصلاة والسلام سێ تیرەی جوولەکە هەبوون لە مەدینە بني قينقاع وبنو النظير وبنو قريظة هەرسێکیان لەسەر ئاینی جوایەتی خۆیان مابوونەوە هیچ سەرانەشیان لێداوە نەدەکرا بۆ چونکە شەڕیان نەبوو لەگەڵ مسلمانان و ئیسلام پەیمانی لەگەڵ بەستن هەتا ئەوان پەیمانیان نەشکان ئیسلام هیچ هێزی لە بەرامبەردا بەکارنی هێنان و دوایش ئەوە بوو کە هەر کامێکیان بە شێوەیەک لە شێوەکان تووشی دەربەدەرکران و یاخود سزادران بوون جا
وشەی جزیە ئەوە سیاقەکەیت ئەگەر ئێمە تەماشای ئاەتی ئەم ئاەتی سوورەتی تەوبە بکەین کە دەفەرمێ قاتل الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر ولا يحرمون ما حرم الله ورسوله ولا يدينون دين الحق من الذين أوتوا الكتاب حتى يعطوا الجزية عن يدهم صاغرون بجنگن لە دژی ئەوانەی کە بڕوا بەخوا بە ڕۆژی دوایی بە پێغەمبەری خوانان و ئەوەی کە خوا قەدەغەی کردو بە قەدەغەی دانانیان و دینداری حەق بۆ خوا ناکەن لە خاوەن کتێبەکان هەتا جزیە دەدەن و ملکەش دەبن بۆ دەوڵەتی ئیسلامی واتە ئەوانەی کە دژایەتیان کردووە لە بەرامبەر دەوڵەتی ئیسلامیدا ئێوە لە دژیان بجەنگن هەتا دەگەن ئەو قەناعەتەی کە سەرانە بدەن و هاوڵەتێکی تەبابن بەپێی ئەم ئاەتە ئەوە وەردەگیرێ و ئەوە یەک دوو من لەو کتێبانی خۆمدا بە تەفسیل باسم کردووە ئەوانەی کە پێیان وایە جزیە و سەرانە تەنیا لە جوولەکە و نەسرانیان وەردەگیرن ڕاست نییە چکە لە صحیح بوخاریدا تو عەبدوڕەحمانی کوڕی عەوف خوا لێ ڕازی بگوتوێتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەخەدەها من هەجەر لە خەڵکی هەجەری وەرگرت پێغەمبەر صلی الله علیه وسلم من مەجووسی هەجەر هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی سنوا بهم سنەتە ئەهلی الکتاب بە مەجووسیەکان فەرموویەتی وەکو خاوەن کتێبەکان مامەڵەیان لەگەڵدا بکەن و من پێم وایە کە ئەو ڕایە زانایان ڕاستە لە ڕاستیدا هەموو خاوەن بەرنامەکان واتە چ خاوەن کتێبی ئاسمانی بووبن ئەوانیش وەکو جوولەکە و نەسڕانی کە کتێبەکەیان دیارە یا وەکو مەجووسی کە کتێبەکەیان ئیشکالی تێدایە کە ئاڤێستایە یا وەکو سابیئەکان کە کەنزارەبا و تەعالیم و مەواعظ یەحیا بن زەکەریای تێدایە کە کتێبێک نییە زۆر لای ئەهلی ئیسلام دانی پێدا هێنرا بێ یاخود هیچ کتێبیشیان نەبن وەکو هەموو ئەوانی دیکە هەموو ئەوانە مامەڵەی خاوەن کتێبانیان لەگەڵدا دەکرێت بەڵام دیارە خاوەن کتێبەکان هاوسەرگیری لەگەڵ ئافرەتیاندا دەکرێت بەڵام ئەوان هاوسەرگیریان لەگەڵدا ناکرێت لەبەرەوە کە ئەگەر نەسەلمێنرێکە خاوەن کتێبن خاوەن کتێبی ئاسمانین بەڵام ئایا سەرانە لە هەموو کەس وەردەگیرێت کە هاوڵاتی لە دەوڵەتی ئیسلامیدا نەخێر بەڵکو پێم وایە لەگەڵ ئەوانەی کە شەڕیان کردووە لەگەڵ دەوڵەتی ئیسلامی و دوای تەسلیم دەبن و بۆ ئەوە کە بیسەلمێنن تەبان لەگەڵ دەوڵەتدا دەبێت ئەندازەیەک پارە بدەن ئەوە یەک ئەویش دەگەڕێتەوە بۆ شێوەی ڕێککەوتنی دەوڵەتی ئیسلامی لەگەڵیاندا چونکە هەر لە جوولەکە و نەسڕانیانیش هەبوون لە سەردەمی خەلیفە ڕاشیدەکاندا کە وایان بڕیار لەگەڵداون شەڕمان مەکەن و شەڕتان ناکەین نەیانگوت سەرانە بدەن یا هەیان بگوتێتی من هاوکاری سەربازیتان دەکەم یا هاوکاری مخابەراتیتان دەکەم باش هەبووە کە گوتویانەکە کە شەڕمان نەکەن و شەڕتان ناکەین ئەمانە هەمووی بووە کەواتە دەگەڕێتەوە بۆ شێوەی ڕێککەوتنەکە شێوەی ڕێککەوتنی دەوڵەتی ئیسلامی لەگەڵ ئەو پێکاتێدا کە ئامادەی لە هاوڵاتی دەوڵەتی ئیسلامی بێ ئەمما بەکارهێنانی ئەو وشەیە مەسەلەی جزیە دەڵێ کاتی خۆی بەند و تەغلیب هەبوون تیرەیەک بوون لە عەرەب بەڵام نەسڕانی بوون ئەوانە داوایان لێکردن جزیە بدەن ئەوانش دیارە گوتیان ئێمە جزیە نادەین چونکەوە ئێمە عەرەبین و بەڵێ نەسڕانی بەڵام ئێمە عەرەبین و جزیە نادەینەوە لە عەجەم وەردەگیری و ئەوانە ئەی چی دەکەن گوتیان بۆمان دوو قات بکەنەوە و ناوی لێ بنە سەدەقە ئەمە دوو هێندە دەدەین لە زیاتی دینارێک بۆ وێنە ساڵانە ئەمە 2 دینار دەدەین بەڵام ناوی لێ بنێن سەدەقە جابیان بۆ عومەری کوڕی خەتاب نار خەلیفە لە سەردەمی حوکمڕانی ئەودا بوو ئەوی گوتی هؤلاء قوم حمقى رضوا المعنى وأبوا اللفظ ئەوانە کۆمەڵێکی نەفامن بە معناکەی رازین بەڵام بێژەکەیان قوبوڵ نییە لەفزەکەیان قوبوڵ نییە باشە چ ناویجی لێ دەنێ مشکلە نییە گرنگەوە بیدەن مادام بەو کەلیمەی جزیە قەڵسر کە کەلیمەیەکی قورئانیشە بەناوی سەدەقە ولیان گرنگەوە ئەمە پارەکە بێتە دەوڵەتی ئیسلامی جا ئێمە کە ئەگە وشە قورئانیەکە بگۆڕدرێ خۆ ذیمەکە کە وشەیەکی قورئانیش نییە دیارە وەکو هەیە وشەی ذیمە لە قورئاندا بەڵام وەکو ئەهل الذیمە نەهاتووە هەر وشەیەک یعنی هەر وشەیەک ئێستا وەکو گوتم لە کتێبی فیقهەکاندا دەڵێت تۆ کابرایەکی جوولەکە بڵێت تۆ کافری پێی قەڵس بێ چکە وای تێدەگات و بڕات بەخوانی و چی وا مەڵێ بڵێ کاکە تۆ ناموسڵمانی مامۆستا بە فرسەت ئەزانم کە پرسیارێ بکەم لەم نێوەندەیە باشە
ئەگەر داعش بەحساب ینی دەوڵەتی ئیسلامی بێ و پشتی بەسەرم بۆن منە بە دەق بەست بێ بە ئاوا دابنی باشە بە چ فتوایە بە چ ڕایەک بە چ دەقێک شارێکی وەکو شنگال کە بڵێن با بڵێن یەزیدی تیاژی بەبێ ئاگادارکردنەوە بەبێ ئەوەی کە باس لەوە بکات کە ئیمان دێنن یا جزیادەن یا نازام چیەکەن هەڵەکوتنە سەر و ئەمفالیانەکەن مامۆستا بەڕاست ینی بە چ دینێک بە چ حەقێک ئەمان کرد وڵای جا کاک پەیوەندی داعش نازانین لە چۆ ڕادەست پێ بکەی و لە چۆ کۆتایی پێبێنی جا پێ تو هەر ئەوەیان ناشەرعی بوو لە ڕاستیدا یەزیدیەکان کە کەمایەتیەک بوون کەمینەیەک بوون لە نێو موسڵماناندا تاوان کەمی زۆر بە زۆری لە عێراق و لە کوردستاندان هەندێکیان لە هێندێک شوێنانی دیکەش هەر هەنا بە درێژایی ئەو هەموو سەدانە کە دەوڵەتی ئیسلامی هەبووە و لیان گەڕاون لە شوێنی خۆیان ژیاون ئەلبەتە جار شەڕ و شۆڵ بۆ لە سەدەی میر محەممەدی ڕەواندوز و هێندێک شوێنی کە بەڵام گەر مێژوو چاکت سەرنج دەین ڕۆ هێندێک جاران خەتایوان بوو بێ مەرجیان بۆ جارێ خەتای ئەو دەوڵەتە بوو بێ ئەو قەوارە سیاسیە بوو بێ کە لەگەڵ عەزیەتی یەزیدیەکانیدا ڕەنجە خەتایوان بوو بێ ئەوان ڕەنگە دەست پێش خەریان کرد بە هەر حاڵ ناچینی ئەوردەکاری و بەڵام گرنگەوەی کە بە درێژایی ئەو هەموو سەدانە ئەوانە بوون لە نێو موسڵماناندا و هەر بەو معتەقەداتی خۆشیانەوە بوون کەس دەستی بۆ نەبردوون وەلیان سەلمێنراوەکە بۆ چونکە ئیسلام وای داناوە لەکم دینوکم وەلیە دین و ئیسلام وای داناوە کە دەعهم ما یدینون لیان گەڕنەوەی کە بڕوان پێێتی اینجا ئەگەر یەزیدیە ئەگەر جوولەکەیە ئەگەر نەسڕانیە ئەگەر سابیئەیە ئەگەر مەجووسیە ئەگەر بوذاییە خۆ کاکە ئەو دەوڵەتی ئیسلامیە ڕۆیشتە تا ڕۆژهەڵاتی ئاسیا ئەگەر هیندۆسیە ئەگەر گاپەرسە هەرچی هەیە معتەقەداتی وایە لەسەر معتەقەداتی خۆی ببێنێتەوە گرنگەوەی لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا تەبابێ ئەگەر نادەبێ ڕێزی لێبژیرە وەکو مرۆڤێک مامەڵەی لەگەڵدا بکرێت جا ئەوەی کە داعش کردی لە ڕاستیدا بەرامبەر بە یەزیدیەکان ستەمێکی زۆر گەورە بوو بەڵام وەکو چۆن لەلایەن داعشەوە ستەم بوو ئەمن پێم وایە لای ئەوانەشەوە کە بە گورگان خواردویاندان لای ئەوانەشەوە ستەم بوو تۆ خەڵکێک لە بنباڵی تۆدایە لە بن سێبەری تۆدایە تۆ دەیبی پارێزی ئەگە بۆت ناپارێزرێ دەبێ ئاگاداری کێوە کاکە تۆ بڕۆ تەکبیری خۆت کە مرتون بۆ ناپارێزرێ نەگە بە گورگان خواردو بدرێ پێما ئەویش هەر کەسێکی هەبوو جا پارتیەکێتی هەر کەسێکەیە کە لە بنباڵیدایە حکوومەتی عراقیە ئەو قەومە لە بنباڵیدایە لە بن سێبەریدایە بەحساب دەبێ بیپارێزێ کە بۆ ناپارێزری نەک بۆ خۆت ڕابکەی ئەوان ئەو بە گورگان خواردو دەی دەبیان پێکەوە بڕۆن یانەوان ئاگادارکەن یادە و بەرگریان لێ بکەن تاکو ئەوان تەکبیرێکی حاڵی خۆیان دەکەن بەڵێ مامۆستا ڕایەکی تر هەیە بەوە تۆ لە هەندێک وردە سەرنج هێناوتە ئەویش ئەوەیە کە ئەگەر دەوڵەتی ئیسلامی هەبێ ئەگەر حکمی ئیسلامی هەبێ ئەڵەن نابێ هیچ کار بەدەستێک کەسی نادینی بێ ینی نامسڵمان بێ نابێ کار بەدەستێک کە ئەمرونەهی مسلمانانی بەدەست بێ لە خەڵکی نامسڵمان بێ ئایا ئەمەش وایە نەخێر ئەمە وانە و لە مێژووی ئیسلامدا لە مێژووی مسلماناندا هەمانە کە حکومڕانانی مسلمانان وەزیریان هەبووە لە خاوەن کتێبەکان لە نەسڕانی لە جوولەکە و بەرپرسی داراییان هەبووە و بەرپرسی دیکەیان هەبووە لەو بوارانە دەکاوان تێدا پسپۆڕ و شارەزا بوون ئەوە ڕاست نییە ئێستاش لە فیقهی هاوشەرخدا زانانی ئیسلام باز دەکەن کە ئەوانە بۆیان هەیە کە نوێنەریان هەبێت لە پەرلەمان و بۆیان هەیە بەشدار بن لە حکوومەتدا و بۆیان هەیە بەشدار بن لە سەرپەرشتیکردنی کۆمەلگادا و من لە کتێبی لە مەوسوعەی ئیسلام و دەوڵەتداریدا باسم کردووە لە کتێبی چوارەمدا بەتایبەت ناموسڵمانان لە کۆمەلگا و دەوڵەتی ئیسلامیدا ناونیشانەکەی ئاوایە باسم کردووە کە ڕەنگە پرسیارێک بکرێت باشە بۆ لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە دەوڵەتی ئیسلامی یەکەمدا جوولەکە دیار نییە کە بەرپرسیارەتیان هەوێ هەرچەند سێ تیرەی جوولەکە لێ بوون و هەندێک نەسڕانیشی لێ بوون وەڵامەکەی ئەوەیە ئەوانە بۆ خۆیان وەکو کۆنفیدرالی ژیاون لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا بەنو قەینوقاع سوپایان هەبووە لە ڕووی ئابووریەوە بازاڕیان هەبووە کاروباری لە ڕووی کۆمەڵایەتی خۆیان کاروباری خۆیان بەڕێوە بردووە نەک فیدرالی بە شێوەی کۆنفیدرالی بوون هەروەها بەنو نەڵیر و بەنو قەینوقاع بە بەڵگەی چی
بە بەڵگەی ئەوە دوایی کە پەیمان دەشکێنن لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا چ بەنی قەینوقاع چ بەنو نەظیر چ بەنو قوڕێڵە ئەگەر قەواری سیاسی نەبن ئەگەر سوپایان نەبێ ئەگەر ئیمکانیەتی ئابووریان نەبێ ئەگەر ڕێکخستنی ئیداری خۆیانیان نەبێ دەتوانی شەڕ لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا بکەن نەیان دەتوانی ئەوانە شێوەی حاڵەتی کۆنفیدرالیان هەبووە و ئیسلام لیان گەڕاوە لە شوێنی خۆیان و لە سیرەی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام کە هەموو ئەوانە کە قەواری سیاسی بوون لە خاوەن کتێبەکان و لە غەیری ئەوانیش ئیسلام لیان گەڕاوە قەوارە سیاسەکەی خۆیان بمێنێتەوە نایەتە ناوستان بانێت بەڵام خۆ دەبێت ڕێخستم تەرتیباتێکی هەبێ بەڵام گوتویانە دەبێت لەگەڵ دەوڵەتی ئیسلامیە تەبابن جا ئەوش کەوتوتە سەر شێوەی ڕێککەوتنەکە ئەگە وا ڕێککەوت بن بە شێوەی موادعە یعنی متارەکە کاکە شەڕمان مەکەن و شەڕتان ناکەین باش ئەگە جاری وا ڕێککەوتون کاکە ئەگەر ئەندازەیە پارەمان نەدەنێ وەکو سەرانە ئێمە لێتان دڵنیانین ساڵانە ئەندازەیەک دراوە ینی شێوەی ڕێککەوتنەکە چۆن بۆ ئاوا ڕێککەوتون بەڵام بۆیە لە دەوڵەتی ئیسلامی یەکەمدا دیار نەبووە کە کارێک بەرپرسیارەتێک بکەوێتە ئەستۆی یەکێک لە ژوولەکەکان یەکێک لە نەسڕانیەکان بۆ چونکەوان خۆیان تەشکیلە و تەرتیباتی خۆیان هەوەکو کتم حاڵەتێکی کۆنفیدرالیان هەبوو لەگەڵ دەوڵەتی ئیسلامی بە بەڵگەی ئەوە کە دوایی توانیویانە شەڕ بکەن لەگەڵ دەوڵەتدا باشە مامۆستا سەبارەت بە یاساکانی شەریعەت پەیوەست بە نامسڵمانەوە لێرەشە ڕاجایەک و سەرلێتی چوونێک هەیە سەبارەت بەوەی کە ئایا یاساکانی شەریعەت جێبەجێ بێ لەسەر ئینسانی نامسڵمان یاخۆت ئەو کەسانی کە مەسەلەن بۆ منە نامسڵمان و لە چوزام لە دەوڵەتی ئیسلامیە لەژێر سای دەسەڵاتی ئیسلامیاژین ئەوە چۆنە ینی ئەوە زانایان زۆر چوونە نێو وردەکاریەکانی بە درێژی باسییان کردووە و من لەو کتێبەکە ئاماژەم پێدا ئیسلام و دەوڵەتداری لەوێدا باسم کردووە هەروەها لە مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا لەوێشدا باسم کردووە لە بەرجی لە کتێبی پێنجەمدا و لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەمی چاپی شەشەمی باسم کردووە کە هەموو ئەو شتانەی دەگەڕێتەوە بۆ تایبەتمەندی خۆیان تایبەتمەندی دینی خۆیان ئیسلام دەزوەر ناداتە کاروباریان بە بەڵگەی ئەو ئایەتە مبارەکەی سوورەتی مائیدە کە دەفەرمێ فإن جاءوك فاحكم بينهم أو أعرض عنهم وإن تعرض عنهم فلن يضروك شيئا وإن حكمت فاحكم بينهم بالقسط إن الله يحب المقسطين ئەگەر هاتن بۆلات بۆ دادوەری شێشەیەکیان بوو ئەتۆ دەتوانی دادوەریان لە نێواندا بکەیت دەتوانانی بڵێ بۆ خۆتان گرفتی خۆتان چارەسەرکە و ئەگەر دادوەری لە نێواندا نەکردن زیانت پێ ناگەێنن و ئەگەر دادوەریشک بە دادگەرانە دادوەری بکە واتە دەوڵەتی ئیسلامی سەرپشکە ئەویش دوایەوە کە دێن دوای کە خۆیان دێن دەڵێن ئەمە گرفتی و کێشەیەکمان هەیە پێما خۆشەوە وەکو دەوڵەت تەدەخول بکەنە ئەو چارەسەری ئەو گرفت و کێشەیەمان ئەو کاتە دەوڵەتی ئیسلامی سەرپشکە ئایا تەدەخول دەکا یان نایکە ئەمە لە شتی تایبەتی خۆیان باری کەسێتی و باری دینداری و ئەو بوارانەی کە تایبەتە بە خۆیانەوە بەڵام ئەو شتانی کە گشتین وەکو کوشتنی خەڵک وەکو ڕێگری وەکو دزی ئەو شتانی کە تاوانن کە پەیوەندیان هەیە بە هێمنی و ئاسایشی کۆمەلگاکەوە بەگشتی ئەوانش وەکو مسڵمانان دیارە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت واتەویش نابێت دزی بکەن نابێت مەسەلەن قەتڵ بکەن نابێت قەتڵ بکە وەکو چۆن مسڵمان سزای هەیە سزای هەیە دزی بکە ڕێگری بکە و هەروەها هەموو ئەوانەی کە دەچنە چوارچێوی تێکدانی هێمن و ئاسایشی کۆمەلگا و دەوڵەتەوە ئەوانیش دیارە وەکو هەوڵاتێکی مسڵمان مامەڵەیان لەگەڵدا دەکرێت بەڵام لە تایبەتمەندیە دینیەکانی خۆیاندا خۆیان کاروباری خۆیان بەڕێوە دەبن ئەگەر هاتن بۆ لای مسڵمانان ئەو کاتە مسڵمانان دەبێت بە عەدل و بەدادگەری دادوەریان لە نێواندا بکەن. مامۆستا من ئیتر چی دیکە پرسیار لە کتێبی تەوژمی ئیسلامی و ئالمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانی ناکەم بە حسابی خۆم مشت و ماڵێکی باشم کردبوو ئەگەر تۆ قسەیەک لەسەر ئەمە ماوە لەسەر کتێبی تەوژمی ئیسلامی و ئالمانی چەندمان وەقت ماوە تا چەند خولەکێکمان ماوە چەند خولەکێ باشە پێنج دەقەمان ماوە بەپێی ئاماژەی کاک کۆسار کاک پەیوەند من زۆر سپاسی جەنابەت دەکەم بەڕاستی جەنابەت پرسیاری باشت وروژاندن و پرسیارەکانی جەنابیشت مەرجیش نییە هەمووی
هەر لە چوارچێوەی کتێبەکەدا ئەوە جاریوە هەبووە زیاتر ڕنگدان و واقعی ئێستامان بۆ یان خود بینەران و بیسەرانی بەڕێزکە بۆ جەنابتیان ناردووە من پێم وایەوە بوو بە هۆیەوە کە کتێبەکە دەوڵەمەندتر بێەوە ئومێدی شوایە کە ئێستا هەندێک لە برایان بە گورج و گۆڵی ئەو ئاڵخانە دەنووسنەوە دوایی دەگونجێ بە زیاد چاپ بکرێن یاخود لە چاپێکی کەکە لەگەڵ کتێبەکەدا چاپ بکرێنەوە هەر کامێک لەو ئاڵخانێک ئێمە کردومانن واتە دەبێتە هۆی زیاتر واقعی کردنەوەی ئەم کتێبە مەسەلەن ماوەی زۆر لەمە پێش نووسراوە بەڵاو پرسیارانە زیاتر دەیبەسێتەوە بە واقعی ئێستاوە ئینشاءڵڵا لە داهاتوە باشتر بەهرەی لێ وەردەگیرێ لە کاتێدا کە دەکرێتە نووسین و چاپ دەکرێن من کات خۆی کە ئەو کتێبەم نووسی ئەوەم لە بەرچاوگر بوو کە ئێمە لە وڵاتەی خۆماندا خەڵکەکە بەگشتی دابەش دەوێتەوە بۆ ئەوە کە یا لە ئیسلامەوە سەرچاوە دەگرێ بۆ بیر و ڕاو بۆ چوون و هەڵوێسەکانی یاخود لە غەیری ئیسلامەوە لە غەیری ئیسلامەوە من دەزانم کە فکرەی مارکسیزم لینینیزم هەیە لیبرالیزم هەیە شتی دیکە هەیە بەڵام پێم وایە چوارچێوە فراوانەکەی بریتێ لە سیکۆلاریزم ئەنجا من بیرم لەوە کردەوە کە باشە ئایا ئەو دوو تەوژمە خاڵی لێک جیاوازیان هەیە بەڵام ئایا خاڵە جیاوازەکان چین و پاشان ئایا خاڵی هیچ خاڵی پێگەیشتنیان نییە من لە ڕاستیە من لەو کتێبەدا هەوڵم داوە کە کەسێک کە دەڵە من موسڵمانم و ئیسلامیم بزانێکە لە ڕووی بوون ناسیەوە لە ڕووی ئیمان و عەقیدەوە لە ڕووی حکم و سیاسەتەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی باریکەسیەتیەوە پاشان لە ڕووی تەباییەوە ئایا ئیسلامی بوونی ئەو چی لەسەر پێویستەکە و کەسێکیش کە دەڵێ عەلمانیم دیسان هەر بزانێت کە عەلمانی بوونی ئەو سیکۆلاریزم بوونی ئەو یعنی چی دەگەیەنێ و پاشان ئەو دوو خەڵکە ئەو دوو کۆمەڵە خەڵکە بزانن کە وەکو چۆن خاڵی لێک جیاوازیان هەیە خاڵی تایبەتمەندیان هەیە کە دەبێت تایبەتمەندیەکان یەکدی قوبوڵکەن خاڵی پێگەیشتنیشان هەیە کەواتە بە جیاوازیەکان یەکدی قوبوڵکەن تایبەتمەندیەکان یەکدی قوبوڵکەن با هیچ کامیان لە بیری ئەوەدا نەبێ ئەوی دیکە بۆ خۆی لێ بکا بە زۆر بیر و بۆشوونەکەی خۆی بەسەردا بسەپێنێ بەڵام وێڕای خاڵە جیاوازەکانی یەکدی کە دەخوێنەوە بە چاویش بژێڕن بۆ خاڵەکانی پێکگەیشتن خۆی پەروەردگار ئاوا فێری ئەهلی ئیسلام دەکات دەفەرمێ قل یا ئەهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم وڵێ ئەی خاوەن کتێبەکان وەرن بۆ وشەیە کە خاڵی هاوبەشە لە نێوانی ئێمە و ئێوەدا ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله سێ خاڵی هاوبەش پێش ئەوە دەخاتە ڕوو کە تەنیا خوا بپەرستین هیچ شتێک نەکەینە هاوبەشی هەندێکمان لە زیاتی خوا نەکەینە پەروەردگار و سەروەری خۆمان کەواتە ئێمەش ئەهلی ئیسلامی لەگەڵ خەڵکی عەلمانی بێگومان خاڵی جیاوازیان هەن هەر کامیشیان تایبەتمەندی خۆ بەڵام خاڵی پێگەیشتنیشان هەن و لە ڕاستیدا من لە بەراوردکردنی ئەوەشدا هەر کەسێک کە ئینسافی هەبێەوە تەماشای ئەم کتێبە بکە زۆر جوان بۆی دەردەکەوێت کە لەو شتانەدا کە ئیسلام لەگەڵ عەلمانێدا تێک دەگیرێەوە لێک جیا دەبنەوە دەزانێت کە حەق لەلای ئیسلامە و بەڵام لەگەڵەوەشدا ئیسلام لەبەرو کە دینی خۆیان بۆ لەلایەن خوا بۆ هەموو مرۆڤەکان ئەو دینە حەقە ڕێگە دەدا بە دینی ناحەقیش بە بەرنامەیەکی ناحەقیش کە لەسەر زەوی بژیەوە و مرۆڤانەی تاقیکردنەوەی خۆیان بەو شێوە بدەن لە دنیادا کە دەیانەوێ و دوایی لە دوا ڕۆژدا لێ پرسیینەوە لەسەر خوایە سوپاس دەکەین مامۆستا سوپاس بۆ ڕوونکردنەوەکە مامۆستا خۆت دەزانی کە ژیان و ژینگەی کۆمەڵایەتی ئێمە و کۆمەلگای ئێمە پڕە لە بۆنە و یاد و جەژن و ینی مناسەباتی جیاواز بۆ ئێمە پێمان باش بوو کە لە ئاڵلقەی ژمارە 78ەوە کتێبی جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنێک هەڵبژێرین بۆ ئەوەی کە قسەی لێ بکەین و وردە وردەش ئەچینە ناو وەرزی بەهار و مانجی ئازاریش بۆ خۆی کۆمەڵک بۆنەی تایە بۆ ئێمە ئەمەمان هەڵبژار بۆی کە بتوانین قسە لەسەر جەژن و یاد و بۆنە جیاوازەکان بکەین هەم لە کۆمەلگای خۆمان هەم لە دیدە جیهانیەکەش سپاس دەکەم بەڵە خۆشەویستان بەم شێوە گەشتنە ئەڵلقەی ئەم جارەمان تاکو و بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ